بینر رزدار افدم و باشو هیویا دمن خوش و سلامت بود خاسین. اس نزیر کادانید گلو دام ابو پیشکش کرنا خلک کادیش برنامه کردی. توری وی خلکی جی الدور و نوانی شانایا. عراقانی و گرفتن بره. کیشا سرکی ات عراق دا چیه؟ بوچی ولات عربی و اسلامی و کردان دجی رکفت ناما سایکس پیکو نینه. هروسا مدوید بپرسین چوا بحث سربخوی بکین ات میدیا و راگهاندنی دا. آیا عراقا افرو صفتو سالوختن ولاتکی پیشکفتی و مدرن تیدانه؟ هروسا مدوید بپرسین آیا عراق دولتکا فدرالی دیمقراطیه؟ دیسان مدوید بپرسین چوا انجام ریفراندوم کاریگری و باندور هیا دانوستان دنادا. دیسان مدوید بپرسین ریگری کردن و درست کرنا بربستا بو انجام دانا ریفراندومه چه پیام بوما اتناف دایا. اف پرسیاره و چندین پرسیارن دی دهین آراسته کرن اتکوانی وی خلکی دا بو زور برس ماموستا عبدالرحمن صدیق. ناوی خوب ناوی و خیرات نکا گرم تتکین ماموستا و بخیر بی. ماموستا مدویتن الوی پرسیاره دست ببکین کیشا سرکی ات عراقی دا چه دشته؟ بله بنای خواه بخشنده مهربان. کێشەی سەرەکی لە عێراقدا بە درێژایی ئەو چەند ساڵی کە دروست بووە بریتە لە سنترالیزم مرکزیەت ناوەندێتی یعنی ئەم عێراقە وا دروست بووە ئەبێن ناوەندێکی زۆر بەهێزی هەبێ وەکو مەسلەی پرۆتۆن و ئەلکترۆنەکان بە دەوریا بخولێنەوە و کەسی لەو خولگەیە لەو مەدارە دەرنەچێ لەبەر ئەوە کە عێراق دەبێ بە فیدرالی هیچ مانایەکی نییە فیدرالیزم لە عێراقدا چونکە عەقڵیەتی حاکم عقليتي فرمان روائي لعراق دا لأساسه ولا بنرته دروس بو ولا سر بنماي سنتراليزم ولا سر بنماي أو كدولات أبي مركزي به لبروا تو چن هول بدي قران كاريب كي تيجشتني أو أنا بقوري حتى أسأو تيجشتنا نقرأ أما لو سر شاو دقريه أو عراق أو روجي دروس دبي تو دزاني دلين چه روجك ملك فيصل بو بملك عراق وسونديا ساي خواردو بو بباشاي عراق دلين لا 23 ئابی 1920 23 ئابی 1920 بەڵام ئەم عێراقە هەموو ساڵێک دەڵێ ئێمە ڕۆژێکمان هەیە بە ناوی ڕۆژی سوپای عێراق ڕۆژی سوپای عێراق چەندە عەرە بەڵە ستە کانون یعنی 6 1920 باشە 6 1920 لەگەڵ 23 هەشتی 1920 کام لە پێشە 6 لە پێشە پرسیارە جوانە کەواتە عێراق ئەو دەوڵەتەیە سوپاکەی لە پێشا دروست بووە ینی ئەمە زۆر شتێکی سەیرە ینی هێشتا مەلیک نییە هێشتا سەرۆک نییە لەو عێراقا هێشتا پاشان نییە بەری 7 مانگ سوپا دروست بووە پشتی 7 مانگ اینجا پاشا دێت کەواتە ئەمە بەڵگەیە لەسەر ئەوەی ئەم وڵاتە چۆن دەڵێن بە چۆن دەڵێ بەیەکەوە لکێنراوە بە زۆر بەیەکەوە ڕەبت کراوە بە زۆر بەیەکەوە وە ئەو زۆرە چییە جێشە بۆیە مەلیک فەیسەڵش لە یاداشتەکانی خۆی لە مزەکەراتی خۆی دەڵێ ئێمە ئەم عێراقە هەر کەسێ بیاوێ حکمی بکا دەبێت سوپایەکی بەهێزی هەبێ هەر لەبەر ئەوەیە دەبینی لە هەموو وڵاتێکی دیموکراسی عێراق نابێ عێراق دەستورەکەی مادەی یەکەم چی نووسراوە مادەی یەکەم لەم دەستورەی عێراق نووسراوە نظام الحكم فيه جمهوري نيابي ديمقراطي وهذا سيستمي حكمراني لم عراق دابة في أم دستورة كومارية برلمانية ديمقراطية بەڵام لە وڵاتی دیموکراسی سوپاحقی نییە بەم کێشەی نێوان حیزبەکان و ئەنجامی هەڵبژاردنەوە کە چیۆتایمە باسی ڕێفراندۆمەکەین سوپای عێراق دەڵێت تەدەخول دەکەم یان پەرلەمانی عێراق دەڵێ ئێمە تەخویلی سەرۆگۆزیرانمان کردووە بە ئارەزوی خۆی هەر ئیجراعاتێک دەگرێتە بەر بیگرێتە بەر ینی چی بە حسابی ئەوەی ئەو بریتە لە فەرماندەی گشتی هێزە چەکدارەکان کەواتە ئەمە قسەی ئەوە دەسەلمێنێ عێراق یەکەم فێری ناوەندێتی بۆ عەقڵەتەکەی دووەمیشان فێری ئەوە بۆ کە سوپا بەکاربێنێ لە بواری سیاسەتیشدا ئەمامان باتەوە سەر خاڵێکی دیکە ئەم وڵاتە دەوڵەتە بەڵام ڕاستیەکەی سوڵتەیە جیاوازی چییە لە نێوان فەرمانڕەوایی لە نێوان دەسەڵات و دەوڵەت کۆمەڵێک موسساتی هەیە بەڵام ئەم عێراقی ئێساکە دەسەڵاتێکی هەیە ئەو دەسەڵاتانە بەکاردێنێ خاڵی کۆتاییم لەم بابەتە ئەوەیە بۆ ئەم بڕگەیە بەچی دەزانی عێراق پێک هاتەیە و هێشتا گرفتە کۆنەکەی گرفتە سەرەکیەکەی بریتە لە چی ئەو سێ پێکهاتەیە کە ئەو عێراقی ئێستەی لێ پێک هاتووە ئەم سێ پێکهاتەیە قەت لەگەڵ یەکا نەتواونەتەوە لەگەڵ یەکا نەتواونەتەوە نەبووە بە عێراق بەلیک فەیسەڵی هەروای دەگوت بەڵگەمان بۆ ئەوە چێ بەڵگەمان بۆ ئەوەیە لە عێراقدا کەی
بڕیار دەتوانی بدرێ هەمیشە دەڵێن 2-1 2 بە 1 یعنی چۆن سێ پێکاتەمان نییە دەبینی ئەم دەستورەی ئێستای عێراق کاتێ تێمان پەڕاند سونەکان لەگەڵی نەبوون چێ لەگەڵی بوو کورد و شیعە 2 بەرامبەر بە 1 تێپەڕی ئەگەر لێ بوو تێپەڕی ئێستا لە پەرلەمانی عێراقدا زۆر بڕیار دەدرێ کوردەکە لە دەرەوەی دێتە دەرێ بەشداری ناکە بڕیارەکان چێ دەیدا سونە و شیعە یەکیان گرتووە جارێکی دیکە هەندێک جارە بێ ئەگەر ینی چۆن دەڵێ 2 بە 1 جاری وایە سونە و کورد یەک دەگرن دەتوانن پەرلەمان تاعتیلکەن کەواتە ئەمە لە ڕاستیدا پێمان دەڵێ گرفتێکی کۆن هەیە لەم عێراق نوێدا کە ئەمانە بوون باس ئەوە وەک کێشێک سەرێکی مامۆستا ئاماژە پێداومە کێشێت لاوەکی هەنێت ناف عێراقیدا کە باندوور سەرێ چەندی هەبیت ڕاستە کێشە لاوەکیەکانیش لە دوای ڕوخانی سەدامەوە دروست بوو چۆن دروست بوو لە 2 خاڵی سەرەکی هەیە لە ناو کێشە لاوەکیەکان ئەوش ئەوەیە کە ئەنجومەنی حکمیان دروست کرد لە 13 حوتی 2003 ئەنجومەنی حکم یەکسەر شیعەکان بەبێ ئەوەی کەوا سەرژمێری دانیشتوان هەبێ شیعەکان گوتیان چەند ئەندام دەبێ بۆ ئەنجومەنی حکمی عێراقی لە دوای ڕوخانی سەدام گوتیان 25 بریمەر گوتی 25 ڕێکەوتن لەسەر 25 یەکسەر شیعەکان گوتیان دەبێ ئێمە 13 بین ئەو دوای عێراق ئەبێ 12 ئەندامی هەبێ 13 بە 12 یعنی 13 بە 12 دەبێ ئەبێ شیعە بن تەنانەت یعنی سەرۆکی حزبی شیوعی عێراقیش لەبەر ئەوەی شیعە بوو حسابیان کرد لە ناو 13 بەو دەرەجێ ئەی 12 5 بۆ کورد و 5 بۆ سونە ئەوەدا چوو 2 یەک بۆ ئاشووری یەک بۆ تورکمان بەو شێوازە چوو جا مەبەستم چی بوو مەبەستم ئەم پێک هاتەیە جارێکی دیکە ئەوەی سەلماندەوە جارێکی تر شیعەکانی عێراق وەکو سەردەمی پێشوەکتر ئەمیش چوونەوە بۆ سنترالیزم ئەمیش گوتیان ئێمە زۆری نین هەر لەبەر ئەوەیە دەبینی کە جارێکی تر لە عێراقدا کێشە لاوەکیەکان لەکوێ دروست بوو لەم عێراقەدا کە سەدام نەما کورد سەرۆکایەتی خۆی هەبوو کورد دەتزانی چێ سەرکردەی کووردە بەڵام لە بەغدا لە دوای سەدام سەرکردەی دیار نەبوو ئەم مەجلیس حکومە بە زۆر میکانیزمی بوو کۆمەڵە کەسێکی کرد بە سەرۆک هەر لە خۆیەوە ئەزانی چۆن بوو هەر مانگێک یەکێک سەرۆکی عێراق بوو مانگی یەکەم بڵێن جعفەری سەرۆکی عێراق اونجا بەهینیش ئەچوو وەکوڵێ بە حروفی ئەبجەدی ئەحمەد چەلەبی وانێ بەو شێوازە جا ئیبراهیم جعفەری ئەمی ڕامۆنەوەی چەندە نەبوو کە حکوومەتەکە ڕاگو زەربیتن بەڵێ وەسانی بەڵام ئەمە بارێکی دەرونی دەڵێن نەفسیدا بەو ئینسانانە کە خۆیان پێ گەورە بێ یعنی ئەحمەد چەلەبی بینی مانگێک سەرۆکی عێراق ئیبراهیم جعفەری بینی مانگێک سەرۆکی عێراق عەلاوی بینی ئایاد عەلاوی مانگێک سەرۆکی عێراق کوردیش بەشدار بوو جا بەڕێز جەنابی سەرۆکی هەرێم کاک مەسعود و مام جەلال ئەمانە سەرکردە بوون خۆیان هەر لە ئەساسەوە سەرکردە بوون شایانی ئەو پۆستە بوون لە بینی لە مانگەکانی ئەوانەشتی جوانەکرا ئەو دوای ئەوانی دیکە سەرکردە ڕێئاسەت و سەرۆکایەتیان نەدی بوو لە ئەنجامدا ئێستا دەبینی چی ڕوویدا ئەوانە خۆیان لەوە خواردتریان ناوێ ئەبینی بەردەوام شەڕی نێوان ئەحمەد چەلەوی ڕەحمەتی و لەگەڵ ئایاد عەلاوی و لەگەڵ ئیبراهیم جعفەری بەردەوام هەر ئەو شەڕێ ئێستا ئەبینی ئایاد عەلاوی دێت و ئەڕوا لەوە کەمتری ناوێ بۆ چونکە ڕۆژە لە ڕۆژان سەرۆکی عێراق بۆ مانجێک اینجا ڕۆژە لە ڕۆژان بۆ بە سەرۆک وەزیران اینجا جعفەری بۆ بە سەرۆک وەزیران اینجا مالیکی سەرۆک وەزیران بووە ئەمانە لە پڕێکا پۆستی گەورەیان وەرگرت ئیتر لەوە کەمتر نایەنە خوارد لەوە کەمتر نایەنە خوارد جا ئەو حاڵەتەیە لە عێراقدا ئەو کێشە لاوەکێ دروست دەبێتەوە نوری مالیکی بۆ دەیەوێتەوە بۆ جاری سێیەم و چوارەم و پێنجەم و هەر ببێ وانە چونکە لە عێراقشدا بۆ ماوەی کەم لە سەردەمی پاشایەتی هەروە بوو 14 جار نوری سعید بوو بە سەرۆک وەزیرە ئەو نوری مالیکیش دەیەوێت چاو لە نوری سعید بکاتەوە هەرچەند نوری سعید ماوەی کەم بوو پیاوێکی سیاسی و پیاوی دەوڵەت بوو مەبەستمەوە بوو ئەمە کێشەی لاوەکیە بڵێ مامۆستا دیسان مەدوێت بپرسین بۆچی وڵاتین عەرەبی و ئیسلامی وەک کوردان دژی ڕێککەفتن ناما سایکسپیک و نەبوون ڕاستە ئێماڵێن ئێمە مسلمانین ئێوەش مسلمانن ئەم سایکسپیکۆیە سایکس بەریتانیا و پیکۆ فەڕەنسیا ئەمانە دوو کەسن و هاتوون ئەو نەخشەیان کێشا و زیانیان لە هەمومان داوە چەند ساڵ ئێمە وا بیرمان کردوێتەوە وەزیری ڕاگەیاندنی پێشووتری ئەو چۆن دەڵێ کوێت سامین نسف لە 1/4/2015 یعنی گوتی مادام 2016 لە ڕێە لە ڕۆژنامەی ئەنبائی کوێیتی لە 1/4/2015 بابەتێکی نووسی بە ناوی ئەوەی بە عەرەبی نووسی بووی اتفاقیەت سایکس-پیکۆ المفترا عەلەیهما بە کوردی یعنی ڕێکەوتن نامەی سایکس-پیکۆ کە بوختانیان بەدەمەوە کراوە دەیگوت عەرەب ئێوە بۆ قسە بە سایکس-پیکۆ دەڵێن سایکس-پیکۆ هەر خێری هەبوو بێ بۆ عەرەب هەی بووە
دەڵێ ئێمە عەرەب دەڵێ دەبێ عەرەب سوپاسی سایکس پیکۆ بکەن بۆچی دەڵێ لەبەر ئەوەی عەرەب دەستی ئەنی سایکس پیکۆ دەستی لە هیچ وڵاتێکی عەرەبی نەداوە لەو لاوە تەماشاکە لە میسرەوە هەتا دەگەیتە مەغریب دەستی لێ نەداوە لە خواری شەو دەستی لێ نەداوە ئەڵێ سایکس پیکۆ خێری بۆ ئێمە تێدا بوونی سەرەکی کورد بووە کورد بووە دەڵێ ئێمەی عەرەب ویلایەتی مووسڵ کورد شەڕی لەسەرە کرد ویلایەتی مووسڵ یعنی مووسڵ و دوهۆک و سلێمانی و هەولێر و کەرکووک یعنی کوردستانی ئێستا دەڵێ ئەوە کوردەکە داوای دەکرد و تورکیا داوای دەکرد لەو نێوانەدا ئینگلیزەکان ویلایەتی مووسڵ کە مەساحەکەی یەکسانە بە 91,000 کیلۆمەتری دووجا ئینگلیزەکان هێنایانەوە خستیانە سەر عێراقی عەرەبی ئەڵێ بۆ ڕختان لە سایکس پیکۆ بۆ ئێمەی عەرەب خێری تێدا بوو دەڵێ بۆ ڕختان لە سایکس پیکۆ هات 27,000 کیلۆمەتر دووجا گوتی ئەمە هی فەڵەستینە 27,000 کیلۆمەتر 27,000 کیلۆمەتر دووجا مربع ئەمە بۆ عەرەبە فەڵەستینەکان 2,500 کیلۆمەتر بۆ یەهودەکان بێ بۆ جووەکان بێ دەڵێ ئەمین حوسەینی قبولی نەکرد ئەو کاتە قبولی نەکرد لە 47 جارێکی دیکە فەڵەستینیاندایەوە بە عەرەبەکان بە قودسیشەوە هەر ئەمین حوسەینی لەگەڵ نازیەکان بۆ قبولی نەکرد لە ئەنجامدا لە 67 قودسیشان لە دەست چوو جا ئەو دەڵێ ئێمە چی لێ بردوین سایکس پیکۆ دەڵێ ئەسکەندەرۆنەیەکی بچکۆلە ئێستا بۆ بزان بە ئەنتالیا دراوە بە تورکیا 4,500 کیلۆمەتری دووجای لە سووریا بردووە داوێتی بە تورکیا بەڵام 91,000 کیلۆمەتری دووجای بۆمان هێناوەتەوە لە تورکیا سندووە داوێتی بە عێراق کەواتە دەڵێت سایکس پیکۆ ئێمە حەق نییە دژی بوەستینەوە کاتە لێرەیە بۆیە دەڵێن یەک پارچەی خاکی عێراق ئێمە زەرەرمان کردووە لە سایکس پیکۆ عەرەب خێری لێ دیوە مامۆستا زەرار سایکس پیکۆ دیتیە وەک کورد بەڵام ڤیگافکێ قیادا عەرەبا یان کو عێراقت بێژن منەوی سایکس پیکۆ دروست ببیتن کوردستان یان کوردستان بێتە جوداکردن عێراقی ئەگەر کورتیژی بیتن ڕاستە هۆکاری ئەوە تەبەن وەکو گوتم ینی ئەوان سوودیان وەرگرتووە لە سایکس پیکۆی پێشوو کە بەرلەواکەنەوە سایکس پیکۆیەکی دینەیە مەبەستیان ئەوەیە ئەم سنوورانەی ئێستا دەستکاری نەکرێ وەکو جاری پێشوش گوتم نایەنەوێ پارچەیەک لە عێراق جابێتەوە چونکە زەرر دەکەن بەڵام ڤیگۆ بێت مەسلحەتەوەندایە بەڵێ ڕاست مامۆستای بەڕێز دیسان مەدوێت بپرسین چاوە بەحسی سربەخۆی بکەین میدیا و ڕاگەهاندنێدا بەڵێ ئەو خاڵی پێشووە ئەمەوێ ئاماژە بە خاڵێکی بدەم ئەوش ئەوەیە کە لە ڕاستیدا ینی ئێمە لەم قۆناغەیە کە باسی سایکس پیکۆ دێ ئەبێ زۆر پشتمان بە خۆمان قایم بێ چونکە بەڕاستی تەماشای دنیا بکەی دەڵێن دنیا یان زل هێزەکانی دنیا عاشقی هێزن یعنی بەمانایەکی تر هەر گەلێک ئازابێ بەتوانابێ داوای مافەکانی خۆی بکات سوور بێ لەسەری دەستی دەکرێت باسی میدیا مەسلەیەکی زۆر گرنگە ئێمە ئەمڕۆ باسی سربەخۆی دەکەین هۆکاری سەرەکی بەدەستمان و میدیایە بەڵام زۆر گرنگە زووتریش بابەتێکی وام نووسیوە لە هەفتەنامی گوڵاندا گوتومە ڕاگەیاندنی کوردی بە چی بیردۆزێکی میدیایی کار دەکات ڕاگەیاندنی کوردی ئەبێ خۆی بدۆزێتەوە بیردۆز چونکە من لە چۆ فێر بوومە من لە خوێندنەوە فێر بوومە و لەو زانستەیەوە لە بواری میدیادا دەخوێنین بزانین بەڵێ مەسەن بیردۆزیەکەیت پێی دەگوترێت بیردۆزی دەسەڵات ئەو بیردۆزی دەسەڵاتە دی سەردەمی سەدام هەبوو بیردۆزی دەسەڵات ئەوەیە ئیعلام بەدەستی یەک حیزبێکەوە بێ و ناوی حیزبی دەسەڵاتدار بێ و یەک تەلەڤیزیۆن و یەک رادیۆ و یەک ڕۆژنامەی هەیە و هەموو هەمان قسە دووبارە دەکەنەوە ئەگەر جیاوازیش بێ هەمان قسە دووبارە دەکەن ئەم بیردۆزە بە کاتی بەسەر چووە بیردۆزێکمانەیە پێی دەگوترێت بیردۆزی ئازادی ئەوەیە بیردۆزێکی ڕەهایە یعنی هەرچی ئەڵێ بڵێ بەبێ مەسئولیەت هەیە لە زۆربەی وڵاتان ئەم جۆرە بابەتە ئینەکرێ ئەمەش بێگومان لەگەڵ بارودۆخی قۆناغی ڕزگاری خوازی ئێمەدا وێک نایەتەوە قۆناغێک هەیە بیردۆزێکی میدیایی هەیە پێ دەڵێن بیردۆزی سۆشیالیستی ئەو بیردۆزە بووکە لە دەوڵەتانی ڕۆژهەڵاتی شوعیدا دەبیندرا نزیکە لەوەی دەسەڵات بەڵام لە هەمان کاتیشدا باس لە خەمەکانی خەڵکو و پێداویستیەکانی خەڵکو و شتی ڕۆژانەیان دەخوا بیردۆزێکمانە پێ دەگوترێت بیردۆزی گەشەپێدان لە بواری میدیا ئەوە زیاتر لە جیهانی سەیە باسی ینی زانی باسی چیت بۆکە باسی ئەو شتانت بۆکە کە ئەمڕۆ ئەو شەقامەمان دروست کرد و ئەمڕۆ ئەو پرۆژەیەمان کردەوە ئەمە بەڕاستی هیچ سەردەمی جیهانی سەیە ئەمە هەر شتێکی ترە پێگومان ئێستا زۆر باوی نەماوە بەشداربووی بیردۆزی بەشداربوانی یا بەمانایەکی تر بەشداری دیموکراسیانە ئەمە ئێستاکە لە زۆربەی وڵاتانی ڕۆژئاوای ئەوروپا پیادە دەکرێت بەڵام لەمە پێشتر لەمە چاکتر ئێستا بیردۆزێکاتۆ بەناوی بیردۆزی لێپرسراوێتی کۆمەڵایەتی
یانی بەو مانایی ئەو بیردۆزەیە کە پێمان دەڵێ ئیعلام لە بەردەستی من و تۆی ئێستاکە ئەمە مافێکەوە وەرمان گرتووە بەڵام لەو کاتی ئەم قسەیە دەکەین ئەبێ بزانین ئەم مافا لەگەڵیشیا بەرپرسیارەتیش هەیە ئێمە دەبێ قسەیە بکەین ئەو قسەیە چۆن دەڵێ لەم قۆناغا لەم شوێنە لەم کاتە و لەم شوێنە ئەم قسەیە خزمەت بە تەواوی یان بە زۆربەی زۆری خەڵکی ئێمە بکات کاتێک ئەو قسەیە دەکەین. ئەو بیردوزە چەند هەیەت نافبەداوی ئەمە ئێستا دەزانی کە تا ڕادەیەکی زۆر ئێمە تا ڕادەیەک چۆنەڵێ ژمارەیەکی یەکجار زۆری هۆکارەکانی ڕاگەیاندن و گەیاندنمان هەیە پەیڕەوکردنی ئەمە یارمەتی دەرمان دەبێت. ئێستا کە تۆ دەبینی ئەم بیردۆزە پێمان دەڵێ نابێت ئێرهابی میدیاییمان هەبێت. ئێرهابی میدیایی یعنی نابێت لێرە تۆ هەواڵێ بڵاوکەیتەوە و خەڵک بترسێنی سەرچاوی هەواڵەکەشت ڕاست نەبێ. یعنی ئەم بیردۆزی میدیاییە کە لێ پرسراوێتی کۆمەڵایەتیە پێمان دەڵێ تۆ وەکو خاوەنددارێتی کەناڵێک دەکەی من ئەم کەناڵم هەیە تۆ ئەو کەناڵەت هەیە ئەو کەناڵی هەیە خاوەنددارێتی کەناڵ یەکسانە بە مافی تۆیە بەڵام یەکسانە بە ماف کۆ بەرپرسیارەتی و لێپرسراوێتی ئەوە پێت دەڵێ لەو قۆناغەدا دەبێت زانیاری دروست بە خەڵک بدەیت ڕاستگۆبی ڕازگۆیانە قسە بکەی زانیاری دروست بدەیت ئێرهابی میدیایی دروست نەکەی لە هەمان کاتیشدا لەو شوێنە و لەو کاتەدا چ پێویستیەکەیە ئەو شوێنە پێویستی پێێتی و ئەو کاتە پێویستی پێێتی بابەتەکانت ئەو بابەتە بێ تۆ باسی سەربەخۆیی ئێستاکەوانە ناکرێت من جیهانی ئاژەڵ پیشاندەم ئێستاکە قەناتەکەی من و کەناڵەکەی من بۆ شێوە بەرەمە مستەمەدوێتن بزانین کێشەکان لە ڕێگای میدیا چارەسەرد بن پرسیارێکی باشە ئەوە پێمان دەڵێ لە ڕاستیدا من و تۆ کێشەمانەیە حزبێک و حزبێکی تر کێشەی هەیە ئەم کێشانە میدیا وەک بەرپرسیارەتی و مافە لە هەمان کاتیشدا ناکرێ هەموو کێشەکان لە ڕێگەی میدیا چارەسەر کرێ ئەبێ ڕوبەرێکی بچووکی بۆ بێڵیتەوە بۆچی بۆ پشتی میدیا کەی گەیشتە ئەنجام ئەو کات دێتە باسکردن سەر نمونەیەک پێ دەڵێم نمونەیەکت پێ دەڵێم ئێستا قەتەر کێشەی هەیە لەگەڵ چوار وڵاتەکەی دیکەوەنی لەگەڵ بەحرێن سعودی و ئیمارات و میسر بەڵام ئەیانەوە چارەسەریکەن کەناڵی جەزیرە هاتووە هەرچی ژێر بەڕێ ئیخاتە سەر بەڕاهی ئەو سێ وڵاتە ئەو سێ وڵاتەش هاتوون ژێر بەڕێی قەتەرە خەنە سەر بەڕە سێریان کرد حەل نابێ ئەمیری قەتەر سەردانێکی ئەڵمانیای کرد لەوێش و سەردانێکی فەڕەنسای کرد ئەو سەردانانە نەدا بە میدیا دەڵێ چی دەڵێ ئەگەر بمانەوێت کێشەکانی نێوانمان چارەسەرکەین دەبێ بەشێکی سەرەتا لە پشتی میدیا بێ کە ئەنجامەکەی هاتە دەست اینجا ئەنجامەکەی بۆ خەڵک ڕوون دەکەین و چونکە تۆ لە میدیادا هەر دۆستت نییە گوێ لێبێ دوژمنەکانیشت گوێ لێ لەبەرەوە ئێمەش گرنگە کێشەی نێوان حیزبە کوردستانەکان بەشێکی لە پشتی میدیا حەلکەی دوای ئەنجامەکەی بێتەوە چارچوبە بۆ میدیا ئازاد نا لەبەر ئەوەی تۆ ئەتەوێت ئامانجەکەت بێتە دی جامە هەر ئێمە جوانی تۆ ئێستا زۆر شت هەیە لە ئەمریکا هەموو CNN و مەسەرەن فۆکس نیوز هەموو شتە ناخەنە سەر کەناڵەکە بەڵام ئەنجامەکەی دەخەنە سەر کەناڵ بەڵێ ڕاست بەمستا دیسان مەدوێت بپرسین ئایا عێراق نەها صفەت و ساڵوخەتین دەوڵەتێکە پێشکەفتی و مدێرنت نافتە هەنە؟ نە لەبەر ئەم هۆیانی خوارەوە یەکەم دەوڵەتێک کە پێک هاتبێ لە چەند پێکهاتەیەک دەبێت شتێکی هەبێ پێی دەگوترێ عەرەب ناوی ناوە ئەلهەویە الجامیعە یعنی ناسنامەیەکی کۆکەرەوە نمونەیەک پێ دەڵێم سویسرا زۆر خەڵک دەڵێ ئێوە لە عێراق بۆ شەرتانە سێ پێکاتن ئەو نیە مەگەر سویسرا چوار پێکات هەیە دەڵێن ئەوە سویسرا 1970 سویسرا بە ئەڵمانی ئاخافتنەکە و قسە دەکا وانە نسبەتێکی لەوە کەمتر 12 بە فەڕەنسی قسە دەکا و نسبەتێکی تر لەوە خوارتر بە ئیتالی قسە دەکا و هەندێکی بە ڕۆمانی قسە دەکا دەڵێن بەڵێ بەس ئەوان توانی ویانە ناوێک دروستکەن کە ناوی سویسرایە ناسنامەیەکی کۆکەرەوە دروستەکەن قەت 1970 ئەڵمانیە زمانەکەی ناو سویسرا ڕۆژە لە ڕۆژان ناڵێ من سەر بە ئەڵمانیا قەت ئەڵێ من سویسریم با بە زمانی ئەڵمانیش بدوێ 10 تا 12 فەڕەنسیەکەی ناسویسرا خۆی بە فەڕەنسی حساب ناکە خۆی بۆ بەڵام ئێمەوانی ئێمە دەبینی هەر کاتێک شیعەکە پێویستی بە هێزێکی دەرەکی هەبێ یەکسەر چێ بۆ ئێران تەلەفۆنێکەکە بۆ ئێران و ینی وەلاءەکە ئەمە خاڵی دووەمە بۆچی عێراق دەوڵەتێکی کۆکەرەوە نیە ناسنامەکەی نییە وەلا و دڵسۆزی تاکەکانی عێراقی و پێکهاتەکانی ئاسۆییە ستونی نییە ئەگە ستونی وایە لەسەری سەرەوە بۆ خواری خوارەوە وەلا بۆ عێراق دەبوو وەلاءەکان ئاسۆین ینی ئوفوقیە ئاسۆیی یعنی چۆن یعنی کاتێک کە شیعە لێی دەقەومێ یەکسەر پەنا بەردە بەر ئێرە کە سونە لێی دەقەومێ یەکسەر پەلامە پەنا دەباتە بەر سعودیا یا ئەچێ بۆ ئیمارات یا ئەچێ بۆ میسر ئەبینی تورکمان لێی دەقەومێ یەکسەر هاواری تورکیا دەکا و دەچێت بۆ تورکیا ئێمەی کوردیش لێمان دەقەومێ لەگەڵ ئەمریکا قسە دەکەین بە حاڵەتێکی نەی ئاساییە نە ئاساییە وەکو گوتم قەت دیوتە سویسرەکان کێشەی نێوان خۆیان
ئیسیفتایان کرد سویسریەکان بۆ ئەوەی کەواز ینی چەند ساڵ جارێک ئیسیفتا دەکەن بۆ زۆر بابەت قەت دیوتە سویسریەکان 1970 ئەڵمانێکە بڵێن ئێمە ئەڵمانین جوێ لێ کەواتە توێ چەندێت زڤڕینەوە بوو کێشن ئایدۆلۆژی و فکری بۆ ئەوە کەوتت پرسیارەکە ئەوەیە ئایا عێراق سفتەکانی دەوڵەتێکی دیموکراتی تێدایە نەخێر ئەگە دەوڵەتێکی دیموکراتی بووایە وەکو سویسرا دەبوو وەکو وڵاتێکی ئەوروپی دەبوو کە چەندین پێکاتە و چەندین مقاتع و کانتۆناتی تێدایە بەڵام وەلایەن بۆ دەوڵەتەکەی خۆیانەکە پێی دەگوترێت سویسرا لەبەر ئەوەیە دەبینی لەو عێراقی ئێستای ئێمەدا دەوڵەتی دیموکراسی دەوڵەتێکە تیایدا مؤسسات هەیە بەس دە دەوڵەتی ئێمەدا چی هەیە هەمیشە ئەم دەوڵەتە بۆ نابێ بە دەوڵەتێکی خاوەن ناسنامەی کۆکەرەوە چونکە دەبێت مؤسسەیەک و دامەزراوەیەکی هەبێ پێی دەڵێن سوپا دەبینی پێشمەرگە لەگەڵ سوپا تا سوپا میهنی بێ و پرۆفیشنال بێ پێشمەرگە لەگەڵ سوپا کێشەی نییە پێشمەرگە لەگەڵ حەشدی شعبی کێشەی بە دروست دەبێت ئەم عێراقە کاتی خۆی کە دەبینی یەکسەر کاتێککە عێراق سوپا دروست دەکە لەگەڵیشیا هەر لە سەردەمی پاشایەتی سوپای عشائیرەکانیش دروست دەکە ئەوە هۆکارە بۆ ئەوەی کە عێراق دامەزراوە نییە لە ڕووی دیموکراسی عەبدولکەریم قاسم دێ سوپای هەیە عێراق شتێ دروستەکە بە ناوی المقاومە الشعبیە ئەو هەموو کوشت و کوشتاری دروست کرد کاتی خۆی لە مووسڵ و لە کەرکووک عەبدولسەلام عارف دێ هەر سوپای عێراق هەیە دەڵێ بە سوپاییش ناڕوە شتێ دروستەکە بە ناوی الحرس القومی ئەوەی ئێمەی تاڵان کرد و ئێمەی کوشت و ماڵی کوردی وێران کرد اینجا سەدام حوسێن دێ سوپای هەیە شتێ دروستەکە بە ناوی جێشی شعبی ئەنجا ئەم عێراقە تازەیەش دێ سوپای هەر هەیە شتێ دروستەکە لە جیاتی جێشی شعبی پێڵێ حەشدی شعبی هیچ جودایەک نیەت گەل حکوومەتت بەری خۆ نییە مامۆستای بەرز مەدوێت بزانین ڤیا بە پشتی ڕوخانە ڕژێمە سەدامی عێراقێک یا چەوە هات بۆ بەرهەم ئینان دەبواە چۆن بێ ڕاستە دەبواە عێراقێک بواە لە خەمی هەموو پێکاتەکان بواە ئێستا نمونەیەک پێ دەڵێم ئێستا ئێمە نەمانگوتۆ ڕیفراندۆم دەکەین بۆ سەر بەخۆی چمان پێ دەڵێن محکەمەی ئیتیحادی پێمان دەڵێ هەڕەشەمان لێ دەکات دەڵێن محکەمە دەڵێت پەرلەمان دەڵێ پارێزگاری کەرکووک دەبێت لاچێ پەرلەمان دەرە دەبێت ئاڵای کوردستان لە کەرکووک لا ببرێ پێمان دەڵێن پەلامارتان دەدەین هەڕەشەمانە ئەگە دەوڵەتێکی دیموکراسی بێ عێراق دەبواە چۆن بێت دەبواە وەکو کەنەدا بێ کیوبێک بە فەڕەنسی دەدوێن لە ناو کەنەدا چەندین جارە داوا دەکەن ڕیفراندۆمەکەن و جیا ببنەوە وەختی دەڵێن ئێمە جیا دەبینەوە دەوڵەتی فراوانی کەنەدا ئینگلیزی زمان چ دەڵێ دەڵێ کاکە بۆ جیا دەبنەوە چتان دەوێ بۆتان دەکەین دەڵێن ئەوەمان نقصانە ئەوە دەڵێ بۆتان دەکەین بۆشیان دەکەن ئیسیفتا دەکەن کیوبێک ئیسیفتا دەرەچێ نەخێر ئەڵێ جیا نابینەوە مادام کەنەدا ئەوەندە بۆ ئێمە باشە جیا نابینەوە ڤێگۆفکی عێراق جیوانە بشتەمە ئەنجا پێ دەڵێم عێراق ئەو مافە نەدا عێراق پێمان دەڵێ جیا ببنەوە دەتان کوش جیا ببنەوە ڤێگۆفکێنە بژی جیانە بن هەنگوو چت وێت بۆ هەنگوو بکەین بۆمان ناکە ئەمە قسەکەی جەنابی سەرۆک ڕاستە یعنی ئەمەمان دەوێت بە نووسراوە ئەمەمان دەوێت بە زەمانەت چکە دەوڵەتانی تر وا دەکەن من نمونەیەکی ترت پێ بڵم ئسکۆتلەندا بەری 2 ساڵ ڕیفراندۆمی نەکرد دەڵە جا دەبینەوە ئێ سەرۆک وەزیرانی بەریتانیا گوتی چتان دەوێت بۆتان دەکەین ئەو دایان گوت ئەوە ئیسیفتا کرا هەر گوتیان نەخێر جا نابینەوە کەواتە ئێمە دەڵێن عێراق ئەگەر ئێوە دەتانەوێت ئێمە جیا نەبینەوە لەو عێراقا ئێوە عێراقمان وەکو بەریتانیا چۆن ئینگلتەرا و بەریتانیا چۆن مامەڵی ئسکۆتلندا دەکەن مامەڵەیەکی وامان بکەن چۆن کەنەدا مامەڵەی کیوبیک دەکەن مامەڵەیەکی وامان بکەن چونکە ئێمە لەم دەستوری عێراقدا 2 زەمانەتمان ویستووە یەکێک بۆ سونە ویستوێتی یەکێکش بۆ کورد زەمانەتی سونە بۆ ئەوەی لەم عێراقە بمێنێ و بەشدار بێ لەم حکوومەتە چی بووە مادەی 142 بوو کوردیش مادەی 140 مادەی 140 دەڵێت لە 31/12/2007 ناوچە دابڕێنراوەکان دەبێت چارەسەر بکرێت ئەوە 10 ساڵە تێپەر بۆ چارەسەری نەکرد کەواتە ڕاستی نەکرد بۆ سونەکان چیان گوت سونەکان گوتیان مادەیەکمان بۆ زیادکەن پێمان بڵێن لە ماوەی 4 مانگە ئەم دەستورە دێتە گۆڕان دەستوری عێراق دەنگمان بۆدا لە مادەی 142 دەڵێ پشتی 4 هەیبوو پشتی 4 مانگ دوای 4 مانگ دەبێ ئەم دەستورە تعدیل بکرێ 4 مانگ لە 2005 تا ئێستا ئەوە 12 ساڵ تێپەڕیوە و دەبینی هیچ ڕووی نەداوە کەواتە ئەم عێراقا وانە وەکو وڵاتانی مامۆستاف هەرەشە و گەرەشێت تێنەکردن ئیشلا عێراقی هەمبەر کووردا نەخاسمە پشتی ئەنجامدانا ڕیفراندۆمێک کە بیە جدی تو دبینی حقیقەتێک و ڕاستیەک بوو هەبیت یان تنێ وەک ڕاگەهاندنە وەک ئیعلامە و هەڕەشەیە ئەڵلقەیەکمان زوو پێشکەشکردزانیمان ینی مانگێک لەمەوبەر وەنەبوو مانگێک لەمەوبەر بابەتێکمان پێشکەش کرد بە ناوی جەنگی دەرونی حربی نەفسی بۆچی ئەو بابەتە ئەو کات گوتمان یعنی بەری مانگێک لەبەر ئەوە گوتمان تا لە ڕیفراندۆم نزیک بینەوە شتێک دروست دەبێت پێی دەڵێن جەنگی دەرونی حربی نەفسی
ئەو جەنگی دەرونیە ئەبێتە مای ئەوەی کە کار لە تۆ بکە ئێستش دەبێت تا ڕۆژی 25 هەر بە هەمان شێوە و دانی ئاگداری ئەو جەنگە دەرونیە بین جەنگی دەرونی بابەتێکە لە نێو زانستە سیاسەکاندا دەخوێندرێ وڵاتان کاری لەسەر دەکەن لەبەرەوە ئەم هەڕەشە و چۆن دەڵێ گەف و شتانی کە عێراق دەیکا نیشانەی ئەوەی ڕێفراندۆم زۆر گرنگە ئەگەر ڕێفراندۆم زۆر گرنگ نەبوایە هیچ نەبوایە و هیچ قیمەتێکی نەبوایە و ئەو کاتە لێ گەڕان بیکەین ڕەنگە هات بۆی هەمالکردن بەس ئەوەندەی لەسەر دەدوێن و ئەمەندەی لەسەر دەڕۆن ئەوە بەڵگەی لەسەر ئەوەی کە گرنگ بەڵام ئەمسە پرسیارە جدی وێرە ئەvەیە هافڵاتیەمەی کورتی کوردستانی چاو سرە دەریێت گەلوێ چەندە هەبیکەتن یعنی مایە محەیر نزانیتن یعنی چ بار و دووخەک دچی بیت یان کوی چوە تونێلێکدا نزانیتن سەری دیە تونێلی چەوەیە دە چ دڵنیایەکە بوو هەمیشە لە ڕاستە هەمیشە لەم کارانەدا تۆ ئەبێت قائیدێک و سەرکردەیەک و سەرکردایەتیەک هەبێ لە پێشی کاروانێکەوە وانە ئێمە هەمیشە کە ئەم بابەتە دەستی پێکردووە لە کۆبوونەوەی حیزبەکانە لە حوتی حوزەیراندا زۆرینەی زۆری حیزبەکان کۆبوونەتەوە جۆرێک لە بەرچاوڕوونیان لەلایە وەکو گوتم بەرچاوڕوونیەکی زیاتر لە لای سەرکردایەتی کورد هەیە کە ئەم کارە ڕسک نییە تەنها مجازەفەیەک نییە تۆ بیکەیت و بڵێ مغامرەیەک و دەیکەم چۆن دەبێ حتمما بەرچاوڕوونیەک هەیە ئەم بەرچاوڕوونیە لەبەر هەندێک هۆکاری تایبەت تۆ ناتوانانی وەکو گوتم ئەو جاری تریش لەسەر میدیا هەر هەمووی بڵێ تۆ ناتوانانی من ناتوانم بڵێم وەرن ڕێفراندۆم بکەن و منیش لە ئەمریکا بوومە و لە ئەوروپا بوومە بۆ نمونە بەڵێنم وەرگرتووە وا دەکەین و وا دەکەین و هەمووی ناتوانم بڵێم لە ئەنجامدا ئەمە پێمان دەڵێ لە ڕاستیدا متمانەبوونی جەماوەەر بەسەرکردایەتەکەی باشترین هۆکارە بۆ ئەوەی کە لەم کارە بەردەوام بینی کێرفێ بەرز بۆ بێگەف ئەشی بینی وایە ڕاست خۆش مامستا دەمێ ناوبڕێکی هاتی و پشتی ناوبڕێ درێژە پێتانی دنیاوی بابەتی هەیە بینەرە ڕێزدار پشتی بێنڤدانێکی و دزەڤرینە فلایوەیان ڕێزدار تەماشاوانە ڕێزدار دووبارە سڵاف سەروە بن پرسیارێکی ڕاستی جانەوی مامۆستایکەین ئەو ژی ئەvەیە ئایا عێراق دەوڵەتێکە فیدرالی دیموکراتیە مامۆستا ئەمە بەس ئێمە دەڵێن عێراقی فیدرالی بەس ئێمەی کورد دەڵێن عێراقی فیدرالی غەیری مەچ ناڵێن هەر دەڵێن جمهوریەت العێراق ئەمە مانای چیە مانای وایە لە مادەی یەکە کە نووسراوە عێراق ئیتیحادیە حتا لەسەر ئەوە لە کاتی نووسینەوەی دەستورە شەڕەقسەی زۆر ئەبوو لە نێوان کورد و پێکاتەکانی دیکەدا وشەی فیدرالی وشەیەکە مانای خۆی هەیە لەبەرەوە هەموو هەوڵیان لە پێناوی ئەوە بوو کە بەکار نهێنرێ ئاخری کردیانە ئیتیحادی بە معنای ئیتیحادیش نفسی مانە دەگەێنێ بەڵام کە قسە دەکەین قەت ناڵێن ئیسە تۆ هەر جۆر لێ بێ دەڵێن بین حکوومەت الأقلیم و حکوومەت المەرکەز ئاخر ئێمە خۆ حکمی ذاتی نین ئەگەر ئێمە حکمی ذاتی زمانی سەداممان مابێ ئەوە ڕاست ئەوە حکوومەتی مرکزی ڕامان و پەیوەت حەقیقی چەوانە بوو چەند ئەبێ بگوترا بین حکوومەت الأقلیم و الحکوومە الاتحادیە جا ئەو قسەی بەس ئێمە دەیکەین بەس ئێمەی کورد دەڵین مانای وایە ئەم عێراقا ئەگەر فیدرالی بێ ئەبێت چەندین ئەقلیم و هەرێمی دیکەی تێدا بێ بەسرە دەڵێ دەبن بە هەرێم دەڵێن نابێ سەلاح الدین دەیگوت دەڵێن نابێ مووسڵ دەڵێن نابێ هەر پارێزگایەکی عێراق دەیە بێ بە فیدرالی ببێ بە هەرێم نایەڵن کە چیان هێشتۆتۆکەواتە یەک هەرێم هەیە کە پێی دەگوترێ کوردستان ئەو دوای هیچی هەرێم نییە ئەمە فیدرالی وا نابێ فیدرالی بواە ئێمەش وەکو ویلایەتی یەکگرتوەکانی ئەمریکا 50 ویلایەت بووینایە ئەمە بۆچی نایەڵن وابێ مانای وایە شتێکیان دروست کردووە ئەمە نە حکمی ذاتیە ئەم حاڵەتی ئێمە با بڵێن مرکزیەکەی جارانە و لەگەڵ حکوومەتی مرکز نە فیدرالی ڕاستەقینێ خۆ ئەگەر ڕاستەکەن فیدرالی بێ لە دەستورە مادەیەکی تر هەیە ئێمالیان کردووە پێی دەگوترێ مەجلیس الاتحاد ئەنجومەنی ئیتیحاد ئەنجومەنی فیدرالی دروست نەبووە هەتا ئێستا لە 2005 دەنگمان بە دەستور داوە هەتا وەکو ئێستا 12 ساڵە دروست نەبووە ئەو چییە ئەوە بۆ پاراستنی کەمینەکانە ئەوە ینی ئەگەر بێت و لە ئەنجومەنی نوێنەران لە پەرلەماندا شیعەکان زۆر بن سونە هەبێ و کوردیش کەم بێ ئەو تەوازونە بەچی چارەسەرە پێ وەکو چۆن لە ئەمریکا مەجلیسی نواب هەیە ئەنجومەنی نوێنەران لەگەڵ پیران شیوخەکە بە هەمان شێوە نییە وەکو ئەوی دیکە یعنی ئەم مەجلیسی ئیتیحادە دانراوە عێراق چەند پارێزگایە 8 با بڵێن هەرێمێکی هەیە و 15 پارێزگای هەیە هەر پارێزگایەک وەکو یەک بۆ نمونە دوو نوێنەر بنێرێ وەکو یەک
ئەگەر ئەو کاتە هەر پارێزگایەک وەکو یەک دوو نوێنەر بنێرێ هەرێم نوێنەری خۆی هەبێ و پارێزگەکان ئەوە تعادولێک دروست دەبێ ئەو بڕیارەی لە پەرلەمان دەرەچێت یەکسەر تێپەڕ نابێ دێتە ئەوێ لەوێ زەمانەت هەیە و فلتەر هەیە هەمومان وەکو یەکین ژمارەکەمان ئەو ناتوانێت دەربازی کات چونکە ئەوەیان دروست نەکردووە هەر ڕۆژێ پەرلەمان کۆ بێتەوە دوو زۆرینە دروست دەکەن و بڕیار لە دژی کورد دەردەکەن کەواتە ئەمە جارێکی تر سەلماندی فیدرالی دیاب سەربەخۆنیە مامۆستا غێر مباشر بیتن سنی و شیعی و کورد ئەمە ناوە ئەمە تەنها ناوە ئەوانەی تر ئەنجومەنی پارێزگایان هەیە پێیان دەگوترێت المحافظات التي لم تنتظم في أقليم ناوێن ناون ئەو پارێزگایانەی کە خۆیان ڕێک نەخستووە لە هەرێمێکدا ئێترەوە ئیشەکان تێکدا لێمان لەبەرەوە یەکەم ئوەیە ئێمە یەک هەرێممان هەیە لەم عێراقدا دووەمیشان ئەوەیە کە هێشتا ئەنجومەنی ئیتیحادەکە دروست نەکراوە ئەنجومەنی فیدراالەکە دروست نەکراوە ئەمەش کێشەیەکی ترە خاڵی سێم ئەوەیە هێشتا یاسای دادگای دەستوریان دەرنەکردووە ئەم دادگا دەستوریەی ئێستا ئەم محکەمە دەستوریەی ئێستا ئەم محکەمە ئیتیحادیەی ئێستا کە ئەڵێ ئیستیفتاکەی ئێوەم قبول نیە و ڕەتم کردوتە و حکومەکانیشی حکمی کۆتاییە بەڵام ئەمە هێشتا بە یاساکی بریمەر کردەکە هێشتا ئەو پەرلەمانە نەیتوانیوە ڕێککەوێ دادگایەکی دەستوری دروستکە بۆ ئەوەی جۆرێک لە تەوازوونی تێدا بێ بڵێن سێ کوردە و سێ شیعەیە و سێ سوننەیە و هەر یەکیشمان ڤیتۆمان هەبێت چونکە نابێ بە کەیفی خۆیان بە زۆرینە ئەو بکەن ئەوان هاتوونە لە وەڵای ئەمە فەقیهی ئاینی تێدەکەین آخر فەقیهی ئاینی چۆن دەبێت لەناو ئەو بابەتی ئابێن باسی قانون دەکەین کەواتە هێشتا ئەو شوێنەی ئەو حەکەمەی کە لە دەوڵەتێکی فیدرالی هەیە پەرلەمان بێ هەر شتێکی دیکە بێ هەر خلافێکمان هەبێت دوجارێ بینە ئەوێ محکەمەی دەستوری گوتی ماست ڕەشە ئەڵێن ڕەشە ئێمە ئەو حەکەمەمان عادل نییە ئەو حەکەمەمان بەپێی یاسای نوێ دروست نەبوو هەر بەپێی یاسا کۆنەکەی بریمەر دەچێ بەڕێوە ئێتکەوات ئێمە لە عێراقێکا دەژین حەکەمی نییە بۆیە ئێستا شیعەکانی عێراق ناڵم شیعە چووکە جوان نییە لەبەرەوەی گەلی باشووری عێراق گوناهن ئاگایان لە زۆر شت نییە بەڵکو بڵێم سیاست مەدارە شیعەکان سیاست مەدارە شیعەکان ئەبڵێ وەکو قیادە ئەوانن ئەیانەوێ حکمی زۆری نەدروستکەن حکمی زۆری نەدروستەکەن وەکو سەردەمی زوو اینجا هەر لەبەرەوەی بینی ئەم دەوڵەتە فیدرالی نییە لە مادەی 12 نووسراوە باسی زمانەکان ئەرێ قەت جۆر لێ بۆ لە پەرلەمانی عێراق بە کوردی قسە بکەن بە زمانی کوردی هەبێ لەوێ هەر لەسەر پاسپۆرت و لە هەندێک شوێن نووسیویانە بەڵام لە هیچ شوێنێکی دیکە کاری پێ ناکرێت ئەم ئاڵای عێراق پێدویە و پێویست بوو بێتە گۆڕین کو هەر نەهاتە گۆڕین هەر بە هەمان شێوە ئەم نەشیدە عێراقیە یعنی تەسەورەکەی عێراق بە نەشیدێک کارەکە ئەمە چۆن نەشیدێکی ئیتیحادیە بێ شعرەکە فەڵەستینیە و ئاوازانەرەکە لوبنانیە هێشتا عێراقی خۆی نەیتوانێت شعرێکی خۆی بێنێ مامۆستا عێراقان هاتووت بینی چەندین ساڵە بیە دەولەت مەرجین دەولەتێکا دیموکراسیت ناودەهەنە وێگافکی ئێ با بزانین خۆشبەختانە 15 نۆ ڕۆژی جیهانی دیموکراسی بوو 15 نۆ لە ساڵی 2007 نەتەوە یەکگرتوەکان بڕیاریدا لە ساڵی 2007ەوە 15 نۆی هەموو ساڵێک ڕۆژی دیموکراسی بێ لە جیهاندا 13 پێوەری داناوە کاتی ئەوەمانی هەمووی باسکەین 13 پێوەری داناوە دەڵێ ئەم 13 پێوەرە لە هەر وڵاتێکدا هەبوو ئەو وڵاتە دیموکراسی با مستیان چوارێکی بۆ باسکەن یەکێکیان ئەوەی دەڵێ بێ ڕێژەی هەژاری تێیدا هەر زۆر کەم بێ 102 بێ کەوێ وجود نیە ڕێژەی هەژاری لە عێراق گەشتوتە 123 بەپێی ئامارەکانی وەزارەتی پلاندانانی خۆیان گەشتوتە 123 هەر بە هەمان شێوە 5 ملیۆن منداڵی بێ باوکو دایکێ 5 ملیۆن منداڵی بێ سەرپەرشت ئێستا وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی عێراق پێمان دەڵێ بوونی هەیە 5 ملیۆن منداڵی بێ سەرپەرشت 5 ملیۆن منداڵی بێ سەرپەرشت هەیە ئێستا 1 ملیۆن ئافرەتی بێ هاوسەر هەیە لە ئەنجامی ئەم شەڕان ئەمانە هەمووی لە عێراق نهاتوە چارەسەرکردن شەفافیت دەبێت لە وڵاتەدا هەبێ باشە ئەو شەفافیەتە دەڵێ لە کۆی 180 وڵاتدا یەکەم ئەگە فنلەندا بێ دووەم نەرویج بێ سێم فلان بێ 175مین عێراق لە پشتی عێراق سێ دەوڵەت دەمێنێ بۆ 180 5 دەوڵەت دەمێنێ عێراق 175مینە لە 180 ئێ باشە ئێمە لە ساڵی 1970 لە عێراقدا نەخوێندەوار نەما لە ساڵی 1970 لە عێراق خوێندەوار نەما ئیعلان کرا نەخوێندەوار لە ساڵ 1970 ئیعلان کرا نەخوێندەوارمان نییە ئومیە نییە ئێستا ئامارەکانی وەزارەتی پلاندانان پێمان دەڵێ 1 لەسەر 5 ئەم عێراقا ئومیە نەخوێندەوارە کە دەکاتە 6 ملیۆن وازی لە خوێندن هێنا و نەخوێندەوار ئەدیترەمە چۆی دیموکراسی بەێ مامۆستا دیسان مەدوێت بپرسین چەوە ئەنجامێن ریفراندۆمێ کاریگەری و باندور هەیە الدور دانوستاندنین مە دیگەل عێراقی و دیگەل وڵاتێن دیتر ڕاستە
بۆچی پێیان ناخۆشە ڕفراندۆم بکرێت چونکە ڕفراندۆم کە ئەەکەی دەنگی بەڵێ دەهێنی ئەو دەنگی بەڵەیە شتێکی زۆر بەنرخە پڕبەهایە دەتوانی بەکاری بێنی دەتوانی بەکاری بێنی بۆ هەموو دانوستانێکی تازە لەبەرەوە لە کاتی دانوستاندا دەڵێن دانوستانکاران لەسەر کورسی و مێزدا دەنیشن بەڵام لە دەرێ چ دەگوزەرێ چ ڕوودەدا لە دەرێ ئەوە کاریگەری هەیە بەسەر مێزی دانوستکارانەوە بۆیە زۆر جابینی دەوڵەتەکان دوو دەوڵەت ئەڵێن سبەی دانوستانمان هەیە سبەی ئەمڕۆ شەڕێک دروست دەکەن لە بەرەکانی جەنگا بۆ ئەوەی چەند هەنگاوێ بچێتە پێش چێ زیاتر چۆ پێش لەسەر ئەرزی واقع لەسەر مێزی دانوستاندن بەهێزتر دەبێ ئێمە گوتمان هاتنی داعش هەمیشە دەڵێن ئەمان گوت عێراقی پێشی دەی شەش نابێ وەکو عێراقی دوای دەی شەش بێ هاتنی داعش بۆ مووسڵ وانە وابوو چکە پێشمەرگە ئەو ناوچانی ڕزگار کرد ئێستا هێزی پێشمەرگە لەو ناوچانە هەیە جیاوازە لە بەری دەی شەش باشە دەبێ بڵین عێراقی دوای ڕفراندۆمی کوردستان دەبێت جیاواز بێ لە عێراقی پێشی ڕفراندۆم ئەو جیاوازیە لە چێ دەبێت ئەو جیاوازیە دەبێت ئەم ڕفراندۆمە شتێکی گەورەتر لەم حاڵەتی ئێستامان بۆ بەدەستبێنێ ئیسبات بکە ئەمە چێوا دەڵێ دانوستکارانی بەهێزی گەوری وڵاتانی جیهان وا دەڵێ مەسەلەن دان مێریدۆری جێگری سەرۆکوزیرانی پێشووتری ئیسرائیل دەڵێ دانوستان ستایلەکەی هەیە ستایلی دانوستان بە پێی نەزەریەی ئەو دەڵێ ستایلی سواربوونی پایسکلە دەڵێ کە سواری پایسکل دەبی دەڕۆی بە خێراییەک وەختێدا دەبەزی جارێکی دی دەست پێ دەکەیتەوە جیاواز دەوی جاری پێشوو کەواتە ئێمەش ئەم ڕفراندۆمەی کە ئێستا دەیکەین دەبێ ئەنجامەکان و کارکردنەکانی ئێمە لە دوای ئەم ڕفراندۆمە جیاواز بێ لەوی دیکە وەکو ئەوی دەرنەبێ ئەوی دیکە جیاوازیەکی هەیە لە دڵهارتی استراتیژی کەسێکی شارەزا لە بواری فکری استراتیژی لە دڵهارت دەڵێ نابێ دانوستان بەم شێوازە بێ ڕووداوێک ڕوودەدا اینجا چی لێ دەکەین خامۆشی دەکەینەوە خاوی دەکەینەوە ڕووداوەکە دوای ئەوە تەجیلی دەکەین دوای ئەوە دانوستانێک دەکەین ڕووداوێکی تازە دێ دووەم ئەو ڕووداوە هێشتا ویترمان چارەسەر نەکرد و ڕووداوی دووەم ڕووداوی یەکەمدا دەپۆشێتەوە لە بیرمان دەباتەوە لە عێراق هەروایە لە عێراق ئێستا ئەم کێشەیەمان هەیە دەڵێن وەرنەوە بۆ بەغدا چارەسەری دەکەین دەچین لە ئەنجامی قسەکردندا ڕووداوێک ڕوودەدا کە ڕووداوێکی تر ڕوودەدا ئەمی ترمان لەبیر دەبنەوە جارێکی دیکە لەبەرەوە ئەمانە هەمووی ئەوەیە هەتا تۆماس شلینگ قسەیەکی هەیە دەڵێ دانوستکار کەسێکە دەبێت نیەتێکی خێری هەبێ دەبێت نیەتی ئینتیقامی نەبێ دانوستکار دەبێت بە نیەتی خێر و بە نیەتی ئاشتی بچێتە نێو بۆ چارەسەرکردنی کێشەکان هەمیشە عێراق خۆ مەگەر لە هەفتا بەیاننامە و ڕێکوتی نامەی ئازار نەبوو لە هەفتا و چوارە تێکیاندایە و جارێکی دیکە یعنی کورد داوای کرد بە یەک ساڵی تر مەجالمان بنێ بۆ ئەوەی کەوا دانوستانەکان بەردەوامی هەبێ عێراق نیەتی خراپ بوو دەیگوت جارێکی تر شەڕی دەست پێ کردومە بەسمەوەی ئێستش ئەو عەقلێتە لە بەغدا نەگۆڕاوە هەر بە هەمان شێوە ئەمسەگر ئەنجام باش بوونی ڕێفراندۆمێ لەوی دەمی باندور و کارتیکردن هەیە لەسەر علاقات و سەرەدەری دیگە لە دەوڵەتین زلهێزی بەڵێ موقفی وانجی دێتە گۆڕین بەدڵنیایی دێت اینجا ئێمە زۆر گرنگە کاتی ئەم دانوستانە دەکەین ئێمە لێرەشەوە فێر بین بۆ دانوستان وەکو جاری پێشووتر باسم کرد ینی یەک تیمێکی گەورەی چاکی چۆن ئەڵێ پێگەیەنراوی تێگەیەنراوی دانوستانمان هەبێ یعنی دانوستان لە هەر بوارێکدا نابێتەوە ئەو تیمە هەر ئەو تیمە بێ ینی ئەو تیمەی کە ئەچێ بۆ بابەتی ڕفراندۆم ئەبێت جای بێت لەو تیمەی کەواتە بوو ئەڤڕ و چەوە دانوستاندنێت گەل عێراقی بکەین ڕاستە یەکەم وەکو گوتم لەم بابەتی ڕفراندۆمە ئەبێت تیمێکی شارەزامان هەبێت لە بابەتی ڕفراندۆم دەبێ ئەم کەسانە چۆن دەڵێ ئەزمموی باش و لە هەمان کاتە خوێندنەوەی باش و ئەزمموی جیهانیشان لە بەردەستدا بێ لەم بوارەدا دەبێ وتمان زیاد لە ئەگەرێکیان لە بەردەستدا بێ زیاد لە ئەگەرێ نابێت چ دانوستانەوە بە تیمێکەوە تیمەکەت یەک ڕێگەی لە بەردەما بێ ئەبێ چەند ڕێگەیەکی دیکەشی لە بەردەما بێ ئەبێ بەرژەوەندەکانی ئەوانش بخوێنێتەوە ینی ئەبێ لەم کاتەیە بڵین بەرژەوەندی کوردستانی سەربەخۆ بۆ کورد ئەمەیە ئەی بۆ تورکیا چییە ئەی بۆ ئێران چییە ئەی بۆ عێراق چییە ئەی بۆ سووریا چییە ئەی بۆ ئەمریکا چیە بۆ بەریتانیا چیە بۆ رووسیا چییە دەبێ خەڵکی تیکەش خەڵکی تریش خەڵکی دیکەش سوودمن بێ لە سەربەخۆیی دەبێ خەڵکی دیکەش سوودمنکەین لەو سەربەخۆیە تا هەرکەس بەهی خۆی بزانێ هەرکەس بەهی خۆی بزانێ دەست خۆش مامۆستا دیسان مەدوێت بزانین ڕێگیریکردن و دروستکردنا ئاستەنگا بۆ ڕێفراندۆمێ چه پەیامێک تێدایە و چه پەیامێکی دیگە هینتەمە
وڵا ئێستا ئاستەنگێک دروست بووە لە زۆر شوێنەوە ینی دژ بە ڕێفراندۆم قسە دەکرێت دژ بە ڕێفراندۆم هەڵسوکەوت هەڵوێست دەنوێنرێ من دەڵێم ینی ئەمە لە ڕاستیدا چەند شتێکی تایە ئەگە بڵێم ینی هەموو شتێکی ناخۆش هەندێک شتی باشی تێدایە لەو ناخۆشیی کە دەیبینین چەند شتێکی باشمان دەستکەوتوە یەکەم شت بۆمان دەرکەوت چونکە تۆ بەڕاستی جاری وایە تۆ بۆ پارە دەدەی بە دکتۆر بۆ پارە دەدەی بە دکتۆر دەڵی سۆنارم بۆ بکە ینی چی دەڵێ بە دکتۆر پارەشت دەدەمێ پێم بڵێ بزانم لە هەناوی مندا چی هەیە ئێ باشە دوای دکتۆر پێت دەڵێ ئەوەت هەیە ئەوەت هەیە ئەوەت هەیە ئەم ڕێفراندۆمەش بەڕاستی یەکەم شت لە ئاستی نێوخۆی خۆماندا دەری خست ئێمە کوردێکمان هەیە و کوردستانیەکمان هەیە دش بەسەر بەخۆیە یعنی هەرچیمان بکردایە ڕۆژی تر نەمان دەزانی شتی وامان تێدایە ڕۆژی پێشووتر ڕۆژانی پێشی ڕێفراندۆم نەمان دەزانی پێچەوانی یەکترین دەمانزانی مەسەلەن ئێمە دەکرێت بیر و بۆچونمان جیاواز بێ بەس دژ بۆستاندن بەسەر بەخۆی ئەمەمان نەدەزانی مامۆستاوانیش بیانوێت خۆتین باشە هێشتا ماوە باوەکو سکۆتلەندا باوەکو کیوبیک لە نێوخۆی خۆماندا دانیشە و تۆش هەڵمەت بکە و بڵێ من لەگەڵ ڕێفراندۆم نیم تا ئێوەش مافی خۆتە وەکو هەر گروپێک وانە بەس بۆ تۆ بچی بە وڵاتانە بگەڕی تۆ بچی بە وڵاتانە بگەڕێ بە وڵاتانە بڵێ سربەخۆی مەدەن بە کوردستان مەبەستەکردنیە تا خێری بیتن نافخدا بکەن فەرقی چییە دەڵێن لە ئسکۆتلەنداش دەنگی نەخێر هەیە منش دەزانم لە ئسکۆتلەنداش دەنگی نەخێر هەبوو بە زۆری نەژبوو بەڵام ئەو دەنگی نەخێرە دەنگی نەخێرێکی نیشتیمانیە لە نێوخۆی نیشتیمانەکەدا دەڵێ نەخێر بەڵام من بچم وڵات بە وڵات بگەڕێم و بڵێم پشتی کوردستان مەگرن ئاخر ئەمەیان بەڕاستی شتێکی زۆر ناخۆشە ئەوەی دەرخست دوو لە هەمان کاتیشدا بەڕاستی ئەمەی بۆمان دەرخست کە هەندێک حیزبمان هەیە و هەندێک کوتلەمان هەیە لە ئاستی عێراق و لە ئاستی کوردستان وانە یعنی ئێمە ئەمانگوت ئەمار حەکیم دۆستی ئێمەیە ئەمانگوت باپیری فتوای باشی بۆ ئێمە داوە ئەمانگوت مەجلیسی ئاعلا بۆ ئێمە وانە دەی پێشی هەمووان دژ بە ڕێفراندۆم نەگەر چۆن میسر لەچوو لە میسر بە میسرەکانی گوت ئیسرائیلی دۆم دروست دەبێ ئەمە چی بوو ئەمە شتێکی زۆر بە سوودە ناخی ئەم ئینسانانی هەموو بۆ ئێمە دەرخست بۆمانی دەرخست کە لە بەغدا و پەرلەمانی عێراق و هەندێک نەتەوە هەندێک لە سەرکردەی چۆن دەڵێ تۆندڕەوی هەندێک لە نەتەوەکان قسەی چی دەکەن ئێستاکە چیمان پێ دەڵێن بەڕاستی نەمان دەزانی دۆست و دوژمنەکانمان چێن ئێستا بۆمان دەرکەوت دۆست و دوژمنەکانمان چێ هەر جارێکی تر ئێمە لە ئاستی دەوڵەتاندا یعنی کەس بڕوای نەدەکرد تورکیا قسەی لەم جۆرە بکە لە کاتێکا سوودمەندترین دەوڵەت لەم هەرێمە سوودمەند بوو بێ تورکیا تۆ 3000 کۆمپانیا لێرە هەبێت تۆ ساڵانە 10 میلیارد دلار قازان چکەی تۆ بۆ ڕینەوت بە وڵاتی تۆ بێ تۆ بەو ئاسانیە دراوسەیەک تەبێ هیچ کێشەیەکی بۆ دروست نەکرد بێ اینجا بۆ دەرکەوت برای مسلمان دەوڵەتی عەربی ئەرێ یەک دەوڵەتی عەربی بە ئاشکرا قسەی کرد بێ و بڵێ لەگەڵتانم زۆر نەمانجومان لێ نەبووە ئەرێ یەک دەوڵەتی ئیسلامی بڵێ ئێمە لەگەڵ ڕێفراندۆمین و ئەرێ ئێوەژنەوەی سەلاحەدین وڵا باپیرتان کاری باشی بۆ ئێمە کرد و ئەم وڵاتەی پاراست و ئێمەش ئێستا مافی سەلاحەدین نەماوە بیدەینەوە ئەیدەینەوە بە ئێوە با ئێوەش دەوڵەتێکتان هەبێ با فەڵەستینیش دەوڵەتێکی هەبێ و با ئێوەش هەتان بێ هیچ قسەیەکی وا من نەبیستوە ئەرێ وڵاتانێکی زلهێز پێش تێیان نەگەیاندوین ئەرێ مەسەلە چییە ئەرێ ئەمریکا بۆ بەو شێوازە دژ بە ڕێفراندۆم دەبێ قسە بکە دەبێ بەریتانیا بۆ ئاوهاوێ دەبێ فەڕەنسا بۆ لە کۆتاییدا هەر هەمان قسە بکە دەبێ ئەم وڵاتانە لە پای چی بێ ینی بەم شێوازە قسە بکەن یعنی ئەمانە هەمووی لێکدانەوەی دەوێت یعنی ئەمە بەرچاوی ئێمەی ڕوون کرد کەوا ئەمانە هەمووی پێداچوونەوەی دەوێت ئەمساف بەرێت دژی ڕێفراندۆمێت ناف کوردستانی دەهەی ئەوش ڕۆیەکی دیکە بە خزمەتە پرۆسا ڕێفراندۆمێ ناکات کە ڕویەکی جان بدەتە دەوڵەتێت زلهێز کە دیموکراسیەتەکە حەقیقی هەیە بەڵێ وایە لە ڕاستیدا ینی بوونی هەردوو بەرە و بوونی میدیای هەردوو لا و بوونی قسەی هەردوو لا ئەوش ڕاستە مەسەلەیەکی دیموکراسیانەیە بەس مەبەستم چی بوو مەبەستم ئەوە بوو ڕاگەیاندنی ڕێفراندۆم هیچی نەکردبێ ئەوەی بۆمان کرد لە ئاستی نێوخۆ و دراوسێ و دەوڵەتانی زلهێز ینی هەنشتی پێوتین ئەمستا هەر کەسێک بیتن وڵات بیتن یان قەومونەتەوە بن ڕابردووەیەکی هەیە ئەم چەوە تێگەشتنەکە دروست بووی ڕابردووی بکەین ئێستا بەزەیمان دێتەوە بە سەرکردەکانی پێشوی خۆمە ئێستا ئەچینەوە سەردەمی نەهری و ئەچینەوە سەردەمی شێ مەحموودی حەفید و شێخ سەعیدی پیران و عەبدولسەلامی بارزانی و مەلا مستەفای بارزانی و شێخ مەحموودی حەفید و دەمانگوت ئەوانە نەیانتوانی سەر بەخۆی دابینکەن و ئاسان بوو بینی چەند زەحمەتە ئێستا ئەمە دەوڵەتان بە من دەڵێن ئیعادەی ئیعتیبار جێڕانەوەی پێگە بۆ ئەو سەرکردانە هەر کەسێک من نەم کردووە من شتیوام نەکردووە بەڵام هەر کەسێک کاری وای کردبێ
هەر کەسێ ڕۆژە لە ڕۆژان قسەیەکی خراپی بەو سەرکردانی ڕابردوو گوتبێتی نەیانزانی نەیانتوانی وانە مێژوو سەلماندی ئەو دەوڵەتانەی ئێستا لە سەدەی 21 بە ئێمە دەڵێن نەخێر بۆ ریفراندۆم پێمان دەڵێن مەکەن و یەک پارچەی خاکی عێراق پیرۆزە لەو سەردەمە بێدەسەڵاتی کووردە لەو سەردەمە ئەو سەرکردانە چیام کردیان کەواتە بەڕاستی ئێستا بۆ دەردەکەوێ ئەوانیش وەکو ئێمە و چاکتر لە خەمی سربەخۆییدا بوونە بەڵام هەر ئەو کاتی زلهێزەکان ڕێگر بوونە لە بەردەمیاندا کەواتە جێی خۆیەتی ئێستاکە ئەوەی کە قسەی خراپی بەو سەرکردانەی ڕابردوو گوتووە ئیعادەی ئێعتیبار و پێگە و جێڕانەوەی پێگەی بۆ ئەو کەسانە بکاتەوە اینجا تێبگە بارودۆخ ئێستا بە ئێمە دەڵێن بارودۆخ و پێگەی جوگرافیتان و بارودۆخ و پێمان دەڵێن مافتانە بەڵام ئێستا نا بۆ کاتێکی تر ئەو کاتیش هەر بەو سەرکردانیان گوتووە مافتانە ئێستا نە بۆ کاتێکی تر ئەو کاتە کەی بوو 100 ساڵی دی بەێ بەس خوش مامۆستا بەدەوێتن vê çanda hejî bizanîn mamosta ziyan û zerarên rêgirîkirina referandûmê çi tişt زۆر خەتەرە ئەم بابەتە ئەبێ دەوڵەتەکانی دراوسێمان دەوڵەتەکانی دراوسێمان بە عێراقیشەوە دەوڵەتانی زلهێز بە ئەمریکا و بە رووسیا و بە فەڕەنسا و بە بەریتانیا بزانن ئەگەر دش بم ڕیفراندۆمە بوەسن نێڵن کورد بگە بە مافەکانی خۆی نێڵن کورد سربەخۆ بێ ئەم جارەش وەکو 100 ساڵی ڕابردوو ڕەنجەکانی ئێمە بدەن بە ئاوا مەترسیەکی یەکجار گەورە دروست دەبێت بۆ ئەو دەوڵەتانە ئەو مەترسیە خۆ من مافی هەڕەشەکردنم نییە بەس پێت دەڵێم چۆن یەکەم شت ئەو کات ئێمە نا من و تۆنا من و تۆ تازە ڕاهاتین لەسەر دیموکراسی و من و تۆ ڕاهاتین لەسەر ڕێزگرتنی مافی بەرامبەر نەوەی داهاتووی ئەم کوردستانە لە هەر چوار پارچی کوردستان بۆی دەردەکەوێ بەها دیموکراسیەکانی ڕۆژاوە مانەی نەبوو دەڵێ کوردستانێکمان دروست کرد لە باشووری کوردستاندا لەم باکووری عێراق و لەم باشووری کوردستانەدا هەموو بەهاکانی دیموکراسیمان پیادە کرد مافی گەلانمان پاراست تۆلێرانسمان بەخەرجدا تەسامحمان بەخەرجدا لەگەڵ نەتەوەکانی دیکەدا باش بووین 1,800,000 ئاوارەمان قبول کرد 250,000 ڕۆژ ئاوامان قبول کرد پەیوەندی باشمان دروست کرد ئینسانیەتمان بەخەرجدا هەرچی بەهای دیموکراسی و هەرچی بەهای جوانی ڕۆژ ئاوا هەیە هەمومان جێبەجێ کرد اینجاش هیچتان بۆمان نەکرد نەوەی داهاتوو دەڵێ کەواتە سوودی چییە نەوەیەکی توندڕە و دروست دەبێت نەوەیەکی توندڕە و دروست دەبێت دوو ئەم مامەڵەکردنەی کە ئێمە هەمانە ئەم مامەڵەکردنە چاکەی کە ئێمە کردمان لەگەڵ ئەم دەوڵەتانەدا ئەم ئازادی یا بەمانایەکی تر بەریتانیەک ئەمریکیەک فەڕەنسیەک بیانیەک دەتوانێت لە بەغدا پیاسە بکات لە شەقامەکانە لە شەقامەکانی کوردستاندا تورکێک فارسێک عەرەبێک تورکێک بەریتانیەک بە چایخانەکاندا دەگەڕێت ئەمە لە پای چییە لە پای ئەوەیە سەرکردایەتی ئەم وڵاتە و حیزبەکانی ئەم وڵاتە بڕوایان بە دیموکراسی بووە بڕوایان بە پێکەوە ژیان بووە ئەگەر ئێمە هیچمان بۆ نەکرێت تۆ پێت وایە نەوەی ئایندە نەوەی ئایندە توندڕەو نەبێت چونکە خاڵی زۆر سەرەکی لەم بابەتەدا نەوەی ئایندە هەستەکە ئیهانەکراوە هەست دەکات پرسیارێک دەکانەوەی ئایندە دەڵێ چی ماوە بیکەین ئیدی چی ماوە ئیدی بیکەین لە دیموکراسی و لە تۆلێرانس و لە پێکەوە ژیان و لە ڕێزگرتنی بەرامبەر و لە ڕێزگرتنی وڵاتانی زلهێز و لە ڕێزگرتن لە یاسای نێودەوڵەتی ئەگەر نەوەی داهاتوو هەستی بەم ئیهانەیە کرد و بۆ کورد هیچ نەکرانەوەی داهاتوو توندڕەو دەبێت با پێت بڵێم نمونەی وەکو چییە نمونەی وەکو هیتلەر هیتلەر بۆ پەیدا بوو هیتلەر گوتی لە 1970 ئەوەندەیان مەرج بەسەر ئەڵمانیادا فەرز کرد ئەڵمانیایان ئیهانە کرد لە ئەنجامدا نەوەیەکی تازە دروست بوو توندڕەو کە من پێم خۆش نییە ئەوە بڵێم نەوەیەکی توندڕە و دروست بوو لە پای ئەوەی کەوا ئەڵمانیا لە 1970 ئیهانە کراوە دەبێ ئەو دەوڵەتانە بزانن ئێمە باشمان هێناوە چاکیشی ئەهێنین بەڵام ئەم سەبرە و ئەم ئارامگرتنە نەوەی داهاتوو دەڵێ باپیرانمان باوکانمان ئەوە نەجوان ئەم کاریان ئەنجامدا و هیچیان بۆ نەکرا ئەف خوندنە جەنابێتە بۆ پاشەڕۆژی و حالەتێکی عاتەفی و دەرونی جەنابێتە بەحثکردن بەڵام وان چ بەهانا و پاساوێت یاسایی هەنە دژاتیاوی ڕیفراندۆمی بکەن نەخێر ئێستا وڵاتێکی وەکو ئیسپانیا کەتەلۆنیا 5 ڕۆژ پشتی ئێمە دەیەوێت ڕیفراندۆم بکە چێ دژی دەوەستێتەوە تەنها بەس ئیسپانیا دەڵێت تۆ بەشێکی لە من لە دەستوری ئیسپانی نووسراوە نابێ جاویتەوە نیە ئەرە گەلە کۆمەیەکی ئەوروپی هەیە لەسەر کەتەلۆنیا کەس نەیکردووە کەس نەیگوتووە دەوڵەتەکانی دی فەڕەنسا ئەوروپا یەکێتی ئەوروپا کەس قسە ناکە ئەم کوردستانەی ئێمە کە ئەڵێ ئەمەوێ جابمەوە ئەبینی عێراق قساکە سووریا قساکە ئێران قساکە تورکیا قساکە دەوڵەتانی عەرەبی دەوڵەتانی ئیسلامی قساکەن بەریتانیا ئەمریکا فەڕەنسا ئەڵمانیا ئەمە چ بوو یعنی ئەمە مەسەلەیەکی زۆر سەیرە یعنی ئەم 49,000 کیلۆمەتری چوارگۆشە ئەم 50,000 کیلۆمەتری چوارگۆشە جا دەبێ ئەمە پرسیارێکی زۆر سەرەکیە کەواتە گوتم
دەوڵەتانی زلهێز لە بەردەمی بەرپرسیارەتیەکن ئەبێ بڵێن ئەگەر بۆ ئەم نەوەیە دەوڵەتی کوردستان دروست نەکەین نەوەیەکی پشتی ئێمەی کوردستانی دروست دەبێ ئەو پرسیارە دەکات دەڵێ ئەمان چ نەمابنەیکەن چ ماوە بیکەن ئیری ئەوە بەڕاستی لەبێ ئەو پرسیارە زلهێزەکان بیزانن مامۆسای بەڕێز ئاختن گەل جانابێتە خوشە و مفادارە ئینشاءالله بەڵام دەم ڕێکی زەیتر نادەتەمە بینەرن ڕێزدار بڤی ئاوای دەهینە دوماهیاوی خەڵکێ زۆر سپاس بۆ هەفکارên me gelmet mandî bûn her wisa spasiya bînerên rêzdar jî dikin gelmeda bûn ta dûmaya xelekê hêviyaweyekî ne meşya bîtin bifayekê bigehîn nehwayên rêzdar bibînim xêr û şadî ta xelekeka dî xudayê mezin gelme hemiya bît